الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتارەکانی ڕابردووتردا باسی ئەوەمان کرد سێ ڕاستی ژیان هەیە پێویستە هەموو کەسێک بیزانێ. ئەم وتارانە کە ئێستا لە ماڵی خۆمانەوە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئەهلی ئیمان و ئیسلامدا پێشکەش دەکەین، وتارەکانمان سوپاس بۆ خوای گەورە نەک ئەوانەی کە وەکو جەنابتان ئیلتیزامی بەهێزتان هەیە بە ئیسلامەوە، بەڵکو خەڵکانێکیش تەنانەت کەوا پابەندی ئیسلام نین گوێ لە وتارەکانمان دەگرن و لێی سوودمەندن. پەیامی ئیسلام بۆ هەموو خەڵکیە، ئێمەش هەوڵ دەدەین بەویستی خوای پەروەردگار وتارەکانمان بۆ تێکڕای خەڵکی لێی سوودمەند بن. ئەو سێ ڕاستیەی کە پێویستە هەموو کەس بیزانێ و لە وتارەکانی ڕابردوودا بەشێکمان لێباس کرد، یەکەم خاڵیان ئەوە بوو إنك ولدت لتحيا ولست حيا لأنك ولدت. تۆ بۆ ئەوە لەدایک بووی بۆ ئەوەی کەوا ژیانێکی شایستە بە مرۆڤ بژی، بۆیە زیندوونی لەبەر ئەوەی کە لەدایک بووی. کورتوپخت پێمان دەڵێ، یاسای یەکەمی ژیان پێمان دەڵێ بە زیندووبوون ڕازی مەبە، بتەوێ بەڵکو هەوڵ بدە بە مانای ڕاستەقینەی ژیان لەسەر زەویدا ژیان بەسەر بەری. خاڵی دووەم، ڕاستی دووەم بریتیە لەوەی هاكذا هي الحياة لوحة لا يكتمل رسمها لأحد. تابلۆی ژیانی هەر یەکێک لە ئێمە ئەبێ دڵنیابین تابلۆکەمان کەم و کوڕی لە شوێنێکە هەیە. لأحد بۆ هیچ کەسێک تابلۆی ژیان تەواو نییە، هەر یەکێک لە ئێمە لە بوارێکە کەم و کوڕیەکی هەیە. چارەسەری ئەمە چییە؟ مادام ئەمە ڕاستیەکە و دەبێ هەموو قبوڵمان بێ و واقع پێمان دەڵێ و ژیانی ڕابردووی خۆمان سەلماندوویەتی پێمان کە بەڵێ ژیانی دنیای هیچ کەسێک تابلۆی ژیانەکەی تەواو نییە و پڕ بە دڵی خۆی نییە، چونکە ئێرە دنیایە و ئەوەی کەوا دڵت دەیخوازێت تەنها لە بەهەشتا هەیە. چارەسەری ئەمە چییە؟ ئایا بە خەم و خەفەتەوە خۆمان بکوژین؟ ئایا پەلاماری ماڵی خەڵک بدەین بۆ ئەوەی کەم و کوڕیەکانی خۆمان پڕکەینەوە؟ نەخێر. چارەسەرەکان چەند خاڵێکن. یەکەم، بەردەوام لە مرۆڤە گەشبینەکان بە و لە ڕەشبینەکان بە دوور بە. ئێمە دوو جۆر مرۆڤمان هەیە. جۆرێک هەردووکیان وەکو یەک لە ژیان بەشیان دراوە، هەردووکیان وەکو یەک لەم ژیانی دنیاە بەشیان دراوە. نمونەکە بێنە بەر چاوت بە پیاڵەیەک بە پەرداخێک کە نیوەی پڕە لە ئاو. دوو کەس هەردووکیان ئەو پەرداخەیان دراوەتە دەست، بە میلیمێک زیاد و کەم لە ئاوی ناو پەرداخەکەدا نییە، هیچیان تەواو نییە، هەردووکیان نیوەیە. مرۆڤە ڕەشبینەکە بەردەوام نیوە بەتاڵەکە دەبینێ، ئەهوو ناڵەیەتی دەلاڵێتەوە، ناڕەزایی دەردەبڕێ، ناشکوری دەکا، ڕەشبینی بەرچاوی گرتووە و تاریک کردووە، ئەڵە باشە بۆ دەبێت نیوەی بەتاڵ بێ، ئەی بۆ خوایە پڕ نەبوو. مرۆڤی دووەمیان کە گەشبینەکەیە بەردەوام نیوە پڕەکە دەبینێ، ئەڵێ یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ کە نیوەی پیاڵەکەم پڕە، چونکە دڵنیام لەوەی پیاڵەی ژیانی هیچ کەسێک پڕ نییە. ئیتر دڵی ئیسراحەت دەکا، زۆر مرتاحە، شوکرانە بژێری خوایە، هەوڵ و هیممەتی هەیە، چێژ لەو شتانە دەبینێ کەوا هەیەتی. کەواتە تۆ لە جۆری دووەمیان بە لە گەشبینەکە بە بەردەوام نیوە پڕەکەی ژیانت ببینە بۆی چێژی لێ ببینی، چونکە ئەگەر سەیری نیوە بەتاڵەکە بکەی نەپڕ دەبێ، حتا دەمری دڵنیا بە پڕ نابێ، هیچ زیاد ناکە ئەو ناڵە ناڵ و ناڕەزایی دەربڕینە بەرامبەر بە ژیان، هەروەها چێژیش نابینی لە نیوە پڕەکەی پیاڵەی ژیانت. ئێمە هەمیشە ناڕازین لەوەی کە خوا لە ژێر گوڵدا دڕکی داناوە. ئایا باشتر نییە سوپاسی بکەین کە بەسەر دڕکەوە گوڵی داناوە؟ مرۆڤەکان هەمویان وەکو یەک تووشی ناڕەحەتی دەبن.
بەڵام لە کۆتاییدا دەبنە دوو جۆر مرۆڤ. ئەم تابلۆی ژیان کە وتمان بۆ کەس تەواو نییە، مرۆڤە ناخپاکەکان لە ناڕەحەتیەکانی ژیاندا، لە تەنگانەکانی ژیاندا بیر دەکەنەوە دەڵێن یا ئیلاه العالەمین، پەروەردگاری جیهانیان، ئومێدەوارم ئەم ناڕەحەتیانەی ژیانم، ئەم نەخۆشیانە، ئەم ناخۆشیانە، ئەم دڵتەنگیە، ئەم دەستکورتیە، ئەم ئازار و دەربەدەریە، ئومێدەوارم کەفارەتی گوناهەکانم بێ. گوناهم زۆرە پەروەردگارە، خۆی گەورە ڕەحمم پێ بکەی، ئەم ناڕەحەتیانە ببێتە کەفارەتی گوناهەکانم کە بە دڵنیاییەوە دەبێتە کەفارەتی گوناهەکانت. هەروەها هەموو ناڕەحەتیەک و ئازارێکی ژیان بۆ ئینسانی دڵخاوێن و نێتپاک ئەبێتە ئەزمون، ئەبێتە پند. چاکەل لەگەڵ کەسانێک کرد بێسفەت و سپڵە بوون، تۆ زەرەر نەکردووە، پاداشتی لای خوات هەیە، بەڵام بۆ داهاتوو پندێکت وەرگر لە ژیانە. لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين، وەکو لە صحیحی بوخاریدا فەرموودەکە هاتووە، رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی ئیماندار لە کونێکەوە دوو جار پەنجەی ناگەزرێ، واتە ئەزمون لە شتەکان وەردەگرێ. پەنجەی گەسراوە، مار پێوەی داوە، پەنجەی خستۆتە کونێکەوە، ئازارەکان بۆی دەبنە کەفارەت. جۆری دووەمیشیان دەیکا بە ئەزمون، جارێککە لە هەمان شوێنەوە و بە هەمان ڕوودا و ناهێڵە پەنجەی بگەزرێتەوە، کەواتە ناخی پاک دەبێت، ناخێکی ئیسراحەتی هەیە، کۆمەڵە گوناهم لە کۆڵ بۆتەوە، عەقڵێکیش دەرسێکیشم لەم ژیانی دنیاە فێر بووم و وەرگرت. بەڵام ناخپیس هەر ئازارێکی توش دەبێ، هەر ناڕەحەتێکی توش دەبێ، هەر ناپاکیەکی بەرامبەر دەکرێ، خاڵێکی ڕەش لە ناو دڵ و دەرونی خۆی دادادەنێ، وای لێدێ سینەی ڕەش دەبێ، دڵی پڕ دەبێت لە کینە و ڕقی لە هەموو کەس دەبێتەوە، متمانەی بە هیچ جۆرە کەسێک نامێنێ، ڕەش و سپی لێ تێکەڵ دەبێ. ئەمجا پاشان وای لێ دێ وەکو ژەهرێکی ڕەش ئەبێتە دوو پشکە ڕەشەیەک، مارێکی ژەهراوی دەیەوێت بە هەموو خەڵکەوە بدا، ئەوێ ژیانی خەڵکیش وەکو خۆی تاڵ بێ. ئێمە گرفتەکانمان خۆشەویستان، ئیماندارانی بەڕێز، هی ئەوەیە خۆشیەکانی ژیانمان هەل لە مادەدا دەبینین. بەڵێ خۆشیەکانی ژیان مادە بەشێکە لێ، بەڵام خۆشیەکانی ژیانمان هەر تەنها شتە مادیەکان نین، بەڵکو لەوە گەورەتر هەیە، لەوە گەورەتر هەیە. بەڵێ تۆ ئەگەر مادەکان تەماشاکەی، خۆشی ژیان لە پارەدا ببینی، لە هاوسەردا ببینی، لە منداڵدا ببینی، لە ئۆتۆمبیلی گرانبەهادا ببینی، لە خانووی کۆشک و ڤێلادا ببینی، ئەگەر ئەمانەت هەمووشی هەبێ، ئەمەی کە ئێستا باسی دەکەین لەگەڵ یانە بێ، واللهی لێت نابن بە نیعمەت، ئەبنە نیقمەت. بەخوا لێت نابن بە خۆشی، لێت نابن بە ژیان، لێت دەبن بە ژان. چونکە هەموو شتێک ئەگە کەتەلۆکەکەی لەگەڵانە بێ، لە ئەنجامە لە ناو دەچێ و لەوە ئەچێ خۆشل لە ناوبەرێ لەگەڵیدا لە دەستی دەدەی. کەتەلۆکی ژیانی ئێمەش ئەم قورئانەیە، بۆیە لە پارە گەورەتر، لە هاوسەر گەورەتر، لە منداڵ گەورەتر، لە کۆشک و ڤێلا و سیارەی گرانبەها گەورەتر، لە بڕوانامەی باڵا گەورەتر ئەوەیە خاوەنی قورئانی، خوای گەورە قورئانەکەی پێبەخشیوی. چونکە ئەگەر لەسەر منهەجی قورئانەکە نەبی، والله هەمووی لەدەست دەدەی. زۆرمان بینی هەمووی هەبوو، پلەو پای بەرزی هەبوو، بەڵام هەمووی لەدەستدا، چونکە لەسەر منهەجی قورئانەکە نەبوو. بۆیە حیفە ئینسان بیر لە خەڵاتی قورئان نەکاتەوە. لسورة الكهف آياتي يكاد فرمي الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما. أم قرآن بربركتا سپاس استایشی پروردگاری دوه کدای بزاندوه لآسمانوا چون بارانی پاک و پوخت بز لآسمانوا دیتا خواره با إذن الله نبه ناباره دستی مرو ویتی دانیه قرآن جوایا لآسمانوا دا بزی و بسر ام زویه وسر عبدي خويك محمد صلى الله عليه وسلم جا سيريك شون قرآن دابزي وبصر پیغمبر صلى الله عليه وسلم والله توشك قرآن كد بدسته ويكدي خويني كلبرته وكلبري دكي او اخوق صلى قلدك ايش فضلك قوريا بخوا حيف انسان شانازيبك بويك بنديك كبلو بايكي برزي هي قسي لقلا كردوا دعوتي كردوا تحموسات وكاتك
قورئانە پڕبەرەکەت و بەخشەکەی خۆی پەروەردگار لەبەر دەستایە توخوا حەیف نییە خۆت بە هەژار بزانی کە خاوەنی ئەم قورئانەی خۆی پەروەردگار ڕاستە و خۆ قسە لەگەڵ دەکا کاتێک کە قورئان دەخوێنیتەوە. وەلەم یەجعل لەه عیوەجا، دڵنیاشت دەکاتەوە هەرچی لار و لەوێری بێ لەم قورئانەدا نییە. هەرچ هەواڵێکت پێدەدا هەموو قسەکانی ڕاستە، تەنها کتێبێک کە هیچ درۆیەکی تێدا نییە و دەستی مرۆڤی درۆزنی تێکەڵاو نەبوو، بەس قورئانە، بەس قورئانە لەسەر زەویدا. هەموو فەرمانەکانی و هەموو نەهیەکانی کە دەڵێ مەیکە هیچ ستەمێکی لەسەر تۆ تێدا نییە، وەڵڵی هەمووی بە ئەو پەڕیدات پەروەریە. بە جێبەجێکردنی فەرمانەکان و واسێنان لەو شتانەی کە قورئان دەفەرمێمایان کە ژیانت پڕ دەبێت لە بەختەوەری قەیمە، دڵنیا بەخوا دەفەرمێن نە لار و لەوێری و درۆ و زوڵمی تێدایە، نە شتێکیش تێدایە کەوا لە بەرژەوەندید نەبێ. وەڵڵا ژیانت ڕاست دەکاتەوە، وەکو مرۆڤ دەژی، سەربەرز دەژی، ئازاد دەژی، ئازا دەژی، بە جوانی دەمری، سەرنجامیشت لەو سەرەوە ڕوونەکە بە هەشتی خۆی پەروەردگارە. کەواتە واللهی لە مادە گەورەتر قورئانە کە سوپاس بۆ خوای ئەمە شوێنکەوتی قورئانین. تاقە کتێبە لا ڕەیبە فیه، هەر کە دەیکەیتەوە پەروەردگار پێت دەفەرمێ هەرچی گومان بێ نەتبێ، بە دڵنیاییەوە بیخوێنەوە. تەنها مێژووی ڕاست بەس لە قورئاندا هەیە. ئەینا هەر مێژوویەک، هەر کتێبێکی مێژوو دەخوێنیتەوە دڵنیا بە هەمووی ڕاست نییە. ئێمە لەم سەردەمەی مێژووی کوردایەتی خۆماندا ژیاوین بەڕێزان. بەدایان کتێبم خوێندۆتەوە، باسی یەک ڕووداوی کردو کە من ئەو زەمانە هەر بیرم دێ بە باشی. ئەم کابرایە ئەم سەرکردەیە ئاوای نووسیوەتەوە، یەکێکتر ئاوای نووسیوەتەوە. لە کاتێکە هێشتا خۆمان ئێمە زیندوین، دوو مێژووی پێچەوانە لەسەر یەک ڕووداوی هەمان کوردستان، هەمان شوێن کە بینەرەکان و شاهید حاڵەکانی زیندون. جاوەرە مێژووی 3-4 هەزار ساڵ دەبێت لەمەوە پێشچی تێکەڵاو کرابێ. بەڵام ڕووداوەکانی قورئان، مێژووی قورئان 100% هەمووی بە بێگومان ڕاست و دروستە، بەس لە قورئانە مێژووی ڕاستت دەست دەکەوێت. کێشەکانت بۆت حەل دەکا، بۆت چارەسەر دەکا، ڕێنماییشت دەداتێ کە تووشی هەڵە نەبی. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة. دامان بەزاندووە لە سەیدەلیە و دەرمانخانەی قورئان بۆ ئێوەی مرۆڤ شیفا، چارەسەر، وەڕەحمە، ئارامی دەروون. وەڕەحمە، وەڵڵاهی ئەگەر دەتەوێت خوا ڕەحمت پێ بکە، گوێ لە قورئان بگرە، قورئان بخوێنەوە. ئەگەر دەتەوێت خەمەکانت لەسەر هەڵگرن، والله بە قسەی خۆشی کەس دڵت ئارام نابێ بە ئەندازەی ئەوەی کە بەدڵ گوێ لە چەند ئاەتێکی قورئان بگری، لە قورئان خوێنێکی دەروون پاکی شوێن کەوتووی ڕاستەخینەی قورئان و دەنگێکی خۆش و بەسۆزەوە. شیفاء، شیفای هەموو ناڕەحەتیەکانی ژیانمان لە قورئاندایە. وەرە بۆ ژیانی هاوسەری بیخوێنەوە کە زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ کێشەی هاوسەری هەیە. بیخوێنەوە ئاەتەکانی پێت دەڵێ ژیانی هاوسەری هیچ کەس بێگرفت نییە. لە کاتی گرفتەکانی هاوسەریدا لێک جامە بنەوە، چەندەها ڕێگات بۆ دادەنێ، چەندەها ڕێنماییت دەداتێ. ئاخر ڕێگا پێت دەڵێ کە تەلاقە، بەڵام تەلاقێک فەئیمساکم بمەعروف ئەو تەسریحم بئیحسان، یان بە جوانی بەیەکەوە ژیانی ژن و مێرد، یان بە جوانی بئیحسان لە یەکجیابوونەوە. پێمان دەڵێت تەلاق نابێ بە تەقە بێ، نابێ بە ڕەقە بێ، نابێ بە شەڕ و دوژمنایەتی بێ، نابێ بۆ کوشتن، پەنابەری بۆ کوشتن و چەک بەکارهێنان، دژی هاوسرت، دژی ماڵی خەزورت، دژی خۆت، وەکو ڕووداوەکان بەداخەوە لەم ڕۆژگارەدا دەبینین و دەبیستین. خوا پەناماندا. ئەمڕۆ کێشەی نێوانی خوشک و براکان هەمووی لەسەر میراتە. ئەو دەڵێ بەشەکەم خوراوە، ئەو دەڵە کەمم دراوەتێ. وەرە شیفاکە لە قورئاندایە بۆ ئەوەی خوشک و برایەتی تێک نەچێ، بۆی ماڵی کەسل لا نەبێ و ماڵن نەخورابێ. وەرەوە خزمەت قورئانەکە، بزانە چەند بەدات پەروەری ئەم میراتەیدا بەش کردووە. پێت دەڵێت چ قسەیەک دەکەی، پێت دەڵێ وەقولوا للناس حسنا، با زمان شیرین بێ لەگەڵ تێگڕای خەڵکیدا، قسە زبر مەبە، ڕووگرژ مەبە. پێت دەڵێ ئەرکت لەسەر شانە، مافەکانیشت بۆ دیاری دەکا. لە قورئانە پێت دەڵێت چ قسەیەک مەکە خراپە، پێت دەڵێ لا یغتەب، سوورەتی حجورات بخوێنەوە. الحجرات ئەو سوورەتەی کەوە هەموو ئادابە کۆمەڵایەتیەکانی تێدایە. لا یغتەب، غیبەتی خەڵک مەکە، لا یەسخەر، گاڵتە بە خەڵک مەکە، گاڵتە بە شێوەی خەڵک مەکە، گاڵتە بە باڵای خەڵک مەکە، گاڵتە بە ماڵی خەڵک مەکە، گاڵتە بە ڕوخساری خەڵک مەکە.
گاڵتە بە عەقڵی خەڵک مەکە. لا تبخسوا الناس أشياءهم شتی خەڵک بەکەم مەزانە، بە چاوی سووک سەیری کەس و بەهرە و خەڵاتی کەس مەکە، کەس بە بێ بەهرە و بێ بەهرەوەر مەزانە، بە چاوی سووک سەیری بەرهەمی هیچ کەسێک مەکە و شتی خەڵک سووک مەکە. ئەم قورئانەیە کە پێت دەڵێ وەقسید فی مەشیکە، لە ڕێگادا کە دەڕۆی بە پێ دەڕۆی مامناوەند بە، ئەگەر شۆفێری دەکەی بە پێی یاسای مرور بڕۆ، نە ئەوەندە خاوە ڕوودا و دروستکەی، نەتیژ ڕەویەک بکە کە یاسای لێ خوڕین داینە ناوە خۆتیش و بەرامبەرەکانیشت و ئەهلی سەر شەقامەکەش تووشی گرفتکەی. وەقسید فی مەشیکە، بە پێی یاسایەکی لێخوڕینی ئۆتۆمبیل کە دانراوە و پسپۆڕانی بواری هاتوو چۆیادان ناوە، تۆ ئەوا بڕۆ بزانە سەلامەت دەبیانە. وەقسید فی مەشیکە، قورئانەکە پێمان دەڵێ ئەگەر دەتەوێت لە بەڵای ڕۆژگار بەدووربی بە ئامانجێک نەبێ لە ماڵەکەی خۆت مەڕۆ دەرەوە، پیاوی یان ئافرەتی، کوڕی یان کچی، لە ماڵەوە ئامانجەکەت دیاری کە دەچێ بازار، چه شوێنێکی بازار ئیشەکەت پێیەتی، هەموو بازار تەی مەکەوە تا کیلۆیەک شتێک دەکڕی، تا کەلوپەلێک پێداویستێک دەکڕی، لە ماڵەوە بە ئامانجەوە بڕۆ دەرەوە، لە ماڵەوە ئامانجەکەت دیاری کە بۆ چه شوێنێک و بە چه هەدەفێک دەچی، مل بە هەموو شوێنێکەوە منێ، چونکە لەو سەرەوە بە تەڵەیەکەوە دەبی، بە ئامانج دڕوم بێ لە چوونە دەرەوە و ڕۆیشتندا. هەموو ژیانت پێ دەڵێ کە سەربەرزت دەکات لە یەک ئایەتە 199 سوورەتی الأعراف، خذی العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين. ئەگەر دەتەوێت ژیانێکی پوخت و خاوێن و بەختەوەرەتە بێ، ئەی مرۆڤ، خذی العفو، بەردەوام ئاسانکار بە، لێبوردە بە، ڕێز لە هەموو کەس بگرە، کەس بە چاوی سووک سەیر مەکە لە بەرەوەی کە منداڵە، کە عەقڵی ناتەواوە، کە هەژارە، کە بێ پلە و پایە و بێ کەسە. خذی العفو، کار ئاسان بە، بارقوڵ بە، تەحملی هەموو خەڵکی بکە، هەر کەسە بە عەقڵی خۆی و بە تێگەیشتنی خۆی بدوێنە. وەڵڵا ئەمایەتە من و تۆ جێبەجێکەین، خوا لە زۆر بەڵام موسیبەت لامان دەدا. خذی العفو وأمر بالعرف، کەسێکی بێخێری ناو کۆمەڵگا مەبە، باز جێپەنجەت دیار بێ لە ژیانە، خەڵک فێری زانستکە، زانستت پێ نییە، دوو قسەی خێر لە نێوان دوو خەڵکی ناکۆکا بکە، لە خزم و لە بێگانە، ئامۆژگارێکی خێر بکە، ڕێنماییەک بکە، مەشوەرەتێک بدە بە کەسانێکەوە ئەزموونی ژیانیان نێ و تۆ ئەزمونێکی ژیان فێر بووی. ئەمانە هەموو خذی العفو وأمر بالعرف، ڕێگری بکە لە خراپەیەک بەدەستت، بە زمانت، بە دڵت. وأعرض عن الجاهلين، وڵامی نەزانان مەدەوە، هەر کەسێک وشەیەکی لەسەر وتی و قسەیەکت بیستەوە وڵامێکی پڕ بە پێستی دانشکێنی مەدەوە، چاوپۆشی بکە لە نەزانان، پشتیان تێ هەڵکە، بەخوایان بسپێرە، حەواڵە بەخوایان کە، کۆڵیان پێوە هەڵمەگرە، لە تۆی لای دەدا و بەڵایەکە یەکێکی تر تووشی دەبێت و تۆڵی تۆشی لێ دەکاتەوە. بەخوا بەزەمایەتە قورئانێ جێبەجێکەین لە ژیانی خۆماندایە، یەک ئایەتی قورئانە، بزانە ژیانت چۆن بەختەوەر دەبێت. کەواتە ئەمە زۆر لە سەروەت و سامانی دنیا گەورەترە ئەم قورئانە کە ئێمە وا دەزانین کە خۆشیەکانی دنیا، خەڵاتەکانی دنیا تەنها لە پارە و مادەدا کۆبووەتەوە. خەڵاتی خوایە کە الحەمدولله ئێمە بە حەق موسڵمانین، موسلیمین، نەک میلیمی سەرناسنامەکە کە جاران لەسەر بێ کارتی نیشتیمانی دەنووسرا میلیم، زۆری دەنووسرا میلیم، سینەکەی بۆ نەدەکرا. تۆ کە بە کردار موسلیمی الحەمدولله پابەندی ئیسلامی، والله ئەوە خەڵاتی خوای پەروەردگارە، بە کەمی مەزانە. الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. سورة الأعراف آياتي 43. پڕ بە دڵت بڵێ سوپاس بۆ ئەو ئەڵڵایەی کە هیدایەتی داین لهذا، بۆ ئەم ڕێبازی ئیسلامە، بۆ ئەم مزگەوتە، بۆ ئەم جومعە و جەماعەتە. وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. والله وآزایەتی ئێمە نییە، والله ئێمە ڕێنماییمان وەرنەدەگەرەگە پەروەردگار ڕەحمی پێ نەکردینایە و هیدایەتی نەداینایە. بە مەدالیایەکی زۆر گەورەی بزانە لەناو 8 ملیار مرۆڤی ئەم سەرزەوێدا تۆ ئیمانداری بە حەقی، تۆ مسلمانی بە حەقی، شانازی بە ئیسلامەتیەکەتەوە بکە، ببە بە شانازیش بۆ ئیسلام، خۆل لە هەموو کەس بە خۆشبەختتر بزانە کە هەڵگری مەدالیای ئیمانی لا إله إلا الله محمد رسول الله، چونکە بەمە کلیلی بەهەشتە، ئاخریەکەی سوپاس بۆ خوای پەروەردگار پێی دەچیتە بەهەشتەوە. خاڵی دووەم کە تابلۆی ژیانی هیچ کەسێک تەواو نییە بۆ ئەوەی خەم نەتکوژێ و چێژ لە ژیان ببینی،
ئەو تۆزەکەم و کوڕیان نەبینی و جوانیەکانی ژیانیش ببینی، چارەسەری دووەم ئەوەیە بەڕووکەش مەخەڵەتێ. بەڕووکەش مەخەڵەتێ. ژیانی خەڵک وەکو شانۆگەریەک وایە. شانۆگەری لە شانۆگەریەکەدا دەبینی یەکێک پاشایە، یەکێ بێکەسە گەدایە، یەکێ قاقا لێ دەدا و پێ دەکەنێ، یەکێ دەگری، هەر هەمان شانۆگەریە، یەکی شتە دەگری، یەکێ ستەمکارە، یەکێ ستەم لێکراوە، یەکێ جلی جوانی لەبەردایە، یەکێ شڕۆڵ و کزۆڵە. وەڵڵاهی دڵنیابە ئەمە تەنها سیناریۆیەکە نووسراوەتەوە. ئەینا کاتێک کە پەردەکە دادرایەوە و جلە ڕاستەقینەکەیان لەبەر کرد، نەکەس پاشایە، نەکەس گەدایە، نەکەس لە قاقای دڵەوە لە دڵەوە قاقای لێداوە، نەکەس لە دڵەوە خەمبار بووە. هەمووی دەورێکە دێ و دەڕوا. ئەم دنیای وەڵڵاهی ئەو دەورە شانۆگەریەیە. وامەزانە ئەو کەسانی جلەکانیان زۆر گرانبەهان وەکو پاشا دەیانبینی لە ناخەوە پاشا بن. وامەزانە ئەو کەسانەی کەوا قاقا لێ دەدەن لە دڵەوە زۆر خۆشحاڵ بن. بڕواتان هەبێت تۆ بەش شانۆگەریەکە دەبینی، پشتی شانۆگەریەکە کە کۆتایی پێدەیان لە پێش شانۆگەریەکەدا نەدبینیوە. بۆیە خۆت وا مەبینە کە تۆ دڵتەنگی و خەڵک هەموو خۆشحاڵە. بەڕووکەشی خەڵک مەخەڵەتێ. دڵنیا بەخوا بە ئەندازەی ئەو شتەی لێت دەستێنێ پێت دەدا. دڵنیابە پەروەردگاری بەڕەحمی ئەرحەم الراحمین بە ئەندازەی ئەو شتەی لێت دەستێنێ دڵنیابە پێت دەدا. لە شتێک بێبەشی کردی دڵنیابە لە لایەکی ترەوە بۆت پڕ دەکاتەوە. بارێکی خستە سەر شانت، شتێک لە کۆڵ دادەگرێ، ئەو پشتت حەل لە ژێریان ناچەمێ. شتێک قورساییەکی خستە سەر شانت، لەولاوە کۆڵێک لە پشتدا دەگرێ بۆی لە ژێریان نەچەمی. بچێ ناو دڵی ئەو کەسانەی کە بە خۆشحاڵیان دەزانی، دڵنیام جەرگت بۆیان دەسووتێ. ئیتر هەرگیز حەسوود نابی. ئێمە بۆیە حەسوودی بە خەڵکی تر دەبین، چونکە ئاگامان لە ناخی نییە. ئەوەی تۆ زۆر بە دەوڵەمەندی دەزانی لەوە چێت ناخی وێران بێ. ئەوەی سفرەکەی ڕازاوی و سێڵفی لەگەڵا دەگرێ و بڵاوی دەکاتەوە، ڕاستە خۆشی خواردووە، بەڵام دڵنیا بە لەوە ناچێ خۆشحاڵ بێ. خۆشخۆری لەگەڵ دڵخۆشی زۆری فەرقە. لەوە چێ خۆشی خوارد بێ، بەڵام ئەزیزم مەرج نییە دڵی خۆش بێ. بەخوا لەوە چێ نان و ماست و ماستاوەکەی تۆ و دۆیەکەت زۆر لە خواردنە گرانبەهاکانی ئەو ڕازا و سفرە ڕازاوەکەی ئەو بە بەهاتر بێ. ئەو کاتە وەڵڵا حەسوودیمان بە یەک نەدەبرد. ڕق و قینەمان لە بەرامبەر یەکە لە دڵا کۆ نەدەبووەوە. هەستی خۆ بە زلزانینمان تێدا دروست نەدەبوو. دڵنیا بە نازانی دوا ڕۆژی ئەو کەسەی کە ئەمڕۆ خاوەن پلەیە، خاوەن پایەیە، دەوری قەڵەباڵغە، نازانی دوایی چی لێ دێ. زۆر خەڵک هەبوو خاوەن پێگە و پلەی بەرز بوو، یان کوژرا یان لە گرتوخانەکاندا بە زەلیلی دانیشتووە. کەسی بە دەورەوە نەما. بەخوا هەموو سەرۆکێک، هەموو وەزیرێک، هەموو ئەوانەی پاسەوانی دەستەی نزیکی ئەو سەرۆک و بەرپرسانن، تەنها مەگەر ئەوانان نەبێت کە خواناسی بە حەقن و دادپەروەرن لەگەڵ میلەتەکەی خۆیاندا، وەڵڵی هەمویان لە دڵڕاوچێدا دەژین. من عرزتان دەکەم لە موتارەدا کاکە بەڕووکەش مەخەڵەتێ. ئەزیزم براکەم خوشکەکەم بەڕووکەش مەخەڵەتێ. قورئان دەفەرمێ وەنوریە فیرعەون وهامان وجنودهما منهم ما كانوا يحذرون. بەخوا فیرعەون، هامانی وەزیری وجنودهما دەستەی سەربازی و هێزی پاسەوانیان کە خەڵک حەسوودی پێدەبردن لە زەمەنی خۆیاندا، ئەوانەی یحذرون بەردەوام لە دڵە ڕاوچێدا بوون، بەردەوام ترس و قەلەقیان هەبوو، پەرداخە ئاویان نەخواردوێتەوە لە ترسی ژەهر خواردن بە ئیسراحەت بیخۆنەوە، سەفەرێکیان نەکردو لە ماڵ نەهاتوونە دەرەوە، لە جێگای خەوتنیشە لە خۆیان ترساون. ئاخر یەکەشی تووشی ئەوە بوون کە حەزەریان لێ دەکرد. ئەو هەموو خۆپارێزیە، ئەو هەموو نارە لە ناوبردنە، ئاخری تووشی ئەوە بوون و تیاچوون. بیهێنە بەر چاوت کاتی خۆی فیرعەون کە وەزیرەکەی هامان لە لای ڕاستیەوە بووە کە دەستگا تایبەتەکانی پاسەوانە تایبەتەکانی کۆشک بە دەوریەوە بوون. بیهێنە بەر چاوت بە هەزاران خەڵکی ئەو سەردەما خۆزگایان پێخواستووە و توانە ئای لە کۆشکەکەی فیرعەون، لە تەخت و بەختەکەی، ئای هامان خۆزگەمان بەخۆی ها وەزیرە لە لای فیرعەونەوە چەند قسە دەڕوا. ئەو پاسەوانە تایبەتیانەی چ خواردنێکی خۆش دەخۆن، چ جلوبەرگێکی گرانبەهایان لە بەردایە، چەندیان موچە و بولجە لە بەردەستایە.
بەخوا کاتێک کە فیرعون وتوێتی ئەنا ڕەبوکم الأعلا هەزاران خەڵک دڵنیابن لەو زەمانەدا چەپڵیان بۆ کوتاوە وتویانە بەڵێ قوربان ڕاست دەفەرمووی کاتێک کە وتوێتی بەرەو ڕووی جەماوەر ئەلەیسە لی مولک میسڕ دڵنیابن چەپڵە وەکو دۆشکە تەقیوە هەموو وتویانە بەڵێ قوربان هەموو وڵات هی تۆیە ڕۆح و گیانمان هی تۆیە کەچی بێئاگا بوون لەوەی کۆتایی چارەنووسەکەی چی بوو لە سوڕەتی ئەلئیسراء ئایەتی 103 دا دەفەرمێ فأغرقناه ومن معه جميعا ئێمە فیرعونمان غەرقی ناو ئاو کرد و خنکاندمان هەروەها ومن معه لەسەر ئەم وشانەی قورئان بەڕێزان زۆر بەوردی بوەستن ومن معه ئەوەش لەگەڵ فیرعون بوو وەیە زۆر ئاگال لێبێ ومن معه لەسەری بوەستە لەگەڵ چێی فیرعون ومن معه ئەوەش لەگەڵ فیرعون بوو ئەوەی بە حوبی دڵ لەگەڵی بوو ئەوەی چەکی بۆ هەڵگرتە بوو ئەوەی بە شوێنیەوە بوو ئەوەی چەپڵەی بۆ لێدەدا جەمیعا خوا دەفەرمێ هیچ جیاوازیمان نەکردن ئەمە چێژ لێنەرەکەیەتی ئەوە ئاوجیارەکەیەتی ئەوە پاسەوان و پێڵاودانەرەکەیەتی جەمیعا هەمویان من بەیەکەوە لەناوبەر کاکە بزانە لەگەڵ چێدای ومن معه لەگەڵ چێدای چەند جا بیر دەکەمەوە ئەوێ بە هەزاران خەڵک بە حەسرەتی شوێنەکەی فیرعونەوە مردبن یعنی مردوون فیرعون هەر لە دەسەڵاتا بووە هامان هەر لە دەسەڵاتا بووە دەستەی پاسەوانی کۆشک و سوپا تایبەتەکەی فیرعون لە ئەو پەڕی خۆشگوزەرانی ژیان و دەسەڵاتا بوون زۆر جار بەڕێزان کە قورئان دەخوێنمەوە بیر لەوە دەکەمەوە ئەوانە مردن هەر بە خۆزگەی ژیانی فیرعون و هامان و جنودەکانیەوە بوون بەڵام بێ ئاگا بوون دوای چەند ساڵێکی کەم فأغرقناه ومن معه جميعا بەزەلیلی مردن بەزەلیلی و بەسەر شۆڕی لە ئاوی نیلا غەرق بوون ئەمە قورئانە بەڕێزان ئەمە حکایەت نییە کە قورئان بۆمان دەژێڕێتەوە ئەمە پێمان دەڵێ فیرعون هەر کەسێک نییە هەموو کەسانێکن کە دەسەڵاتیان هەیە بەڵام دادپەروەر نین کە خوا ناناسن کەستەم لەگەل و میلەتی خۆیان دەکەن وەرە سوورەتی القەسەس بخوێننەوە خوا بەردەوام با لە خزمەت قورئان دابین شەو و ڕۆژ لە خزمەت قورئان دابین بەڕێزان بەس ئەم کتێبە کافیە بەخوا کە قورئانە ئاەتی 79 هەتا 82 سوورەتی القەسەس بخوێنەوە باسی قارون دەکا کاکە قارون هەر پیاوێک نییە ناوی قارون بوو بێ ڕەمزە بۆ هەموو سەرمایەدارێکی بێویژدانی خوێن مژی هەژاران کە لەسەر گیرفانی ئەو فەقیر و هەژارە بەغەل و غەش خۆی دەوڵەمەند کردووە ئەوە دەکرێت لە شارەکەی من و تۆ دابێ ئەبێ وریابین من و تۆ نەبین کە بازرگانی دەکەین بە خوێنی فەقیر و هەژار بە غەش و دەستبڕین خۆمان دەوڵەمەند نەکردبێەوە نەبین بە قارون هەموو ئەو کەسانن کەوا ماڵەکەیان بەهی خوا نازانن هەر لەسەر یەکی دادەنێن و دەڵێن زیرەکی خۆم إنما أوتيته على علم عندي والله لم وڵاتی ئێمەدا بە هەزاران قارونی ملیاردێر هەیە کە ماڵەکەی نەعوذ بالله بەهی خوا نازانە و هەر زەکاتیشی لێ نادا کە بەزەیی چییە لە ناو دڵی دانێ بەرامبەر بە فەقیر و هەژار گرنگەوەی خۆی سودمەند بێ قورئان بۆمان دەژێڕێتەوە فخرج على قومه في زينته ڕۆژ بەسەر گەلەکەیدا في قومه فخرج على قومه جا وشە بە وشەی قورئانەکە بەڕێزان خەتی بەژێر دەبێنە لە دڵی خۆتا و لە سەری بوەستە قورئان نافەرمێ فخرج إلى قومه دوو جۆر دەرچوون هەیە کە لە ماڵی خۆتەوە دەرچووی بەتایبەتەوە کەسێک کە خوا پێداوی کە هەبووی کە سیارەکەت گرانبەهایە ئەو خاتونی کە جلەکانت گرانبەهایە کە زێڕێکی زۆرت هەیە دەچی سەردانی خزمێکت دەکەی دەچی سەردانی هاوڕێیەکت دەکەی تا ئەو بازاڕە دەچی هەتا دەگاتە سەرۆکی وڵات دوو جۆر دەرچوون هەیە فخرج إلى قومه ئەمەیان زۆر باشە دەڕووی سیلێ ڕەحم جێبەجێ بکەی یارمەتی هەژارێک بدەی کەسێکی کاربەدەستە بە خۆی و بەدەستە و پاسەوانەکانیەوە دەگەڕێ بە شارە دەگەڕێ بەسەر جەماوەرە ئەچێتە فەرمانگەکانی حکوومەت فخرج إلى قومه بێت جێگەی دەستخۆشیە ئەچێتە ناو گەلەکەی بۆی ئەحواڵی ڕەشوڕوتەکان بزانێ لە دەوایرەکانی حکومەتا گەندەڵی هەیە نییە ئەم فەقیر و هەژارە حاڵی چۆنە ئایا ئەوانەی کە لێ نزیکن حاڵی ڕاستەقینەی میلەتی پێدەگەێنن یان هەر چاواشەکارن و بە سەهوی دەبن بەڵام نە قارون وانە بوو فخرج على قومه على لەگەڵ ئیلا ئەوەی فەرقە على خراپە قارون کە ڕۆیشتە دەرەوە في زینەته هەرچی جوانیەکانی بوو لەگەڵ خۆی بردیە دەرەوە واتە جلوبەرگی زێر حتا ئانیشی لە دەستیا شمشێری ئاڵتونی دەیەها ئەسپی ڕازاوە واتە ئۆتۆمبیلی گرانبەهای ئەم سەردەما
بە سەدان خەدەم و حەشەم لە هەموو لایەکەوە خۆیان فڕێدەدا و لەبەر دەمی کاروانی قافڵەکەیەوە دەڕۆیشتن، خۆیان بەم لاولادا خەڵکیان لێ دوور دەخستەوە. مەبەستی چ بوو؟ عەلا قەومی، بۆی بەسەر گەلەکەی خۆیان خۆی هەڵکێشێ. ئای قورئان بەم دوو کەلیمەیە عەلا قەومی پێمان دەڵێ چەند نزمن ئەو کەسانەی کە شانازی بەسەر گەلی خۆیانەوە دەکەن، بەسەر هاوڵاتیانی خۆیانەوە دەکەن، بەسەر براو خوشکانی خۆیانەوە دەکەن. جا بەڕێزانەوە شەر نییە کار بەدەست بێ. وەڵڵا جار هەیە خوشک بەسەر خوشکەکەیە خۆی ڕادەدا کە لە ماڵەوە دەڕوا بۆ لای ئەو زێڕانەی بە خۆیەوە کردووە، ئەو جلوبەرگەی بۆ خۆیەوە کردووە. جار هەیە لە پرسەدا پەنا بەخوا دەیەوێت دڵی ئافرەتێکی تر بتەقێنێ، بیری مردنی نییە. جار هەیە برایەک بەسەر برایەکی ترا خۆی ڕادەدا، هاوڕێیەک بەسەر هاوڕێکانیدا خۆی دەنوێنێ بە سیارە گرانبەهاکەی. فەخەرەجە عەلا قەومیهی، تۆش دەگرێتەوە ئەو کاربەدەستەی کە نمایش دەکا، دێتە ناو خەڵکەوە. مەبەستی ئەوە نییە حاڵ و باڵی میلەتەکەی بزانێ، بەس دەیەوێت هێزی خۆی بنوێنێ. خەڵکینە من تا خاوەنی ئەو هەموو هێز و چەک و ئەسلیحەیەم بزانن، کەس نەتوانێت سەیرم کا بەرەو ڕوون بێتەوە. عەلا قەومیهی زۆر خەتەرە لە ناو گەل و میلەتی خۆتدا بی، لە جیاتی خزمەتکار بی، بیان چەوسێنیە و ئازاری دڵ و دەرونیان بدەیت. ئالەو کاتەدا کە قاڕون بەو هێز و دەسەڵات و سەرمایەوە بەناو خەڵکا دەڕۆی، دوو جۆر خەڵک هەبوون، دوو جۆر. زۆرینە خەڵکەکە وتیان ئەوانە کە ڕووکەشیان دەبینی. بەڕێزە من وتارەکەمەوەیە بەس ڕووکەش مەبینە، بەس ڕووکەش و شتەکانیان دەبینی، دیوی دەرەوەیان دەبینی، پڕ بەدڵ هاواریان دەکرد لە ناخی خۆیاندا یا ئەلەیتە لەنا مثل ما ئوتیە قاڕون. خۆم قسەیان بە زمان ناوێراوە بێڵن قاڕون زمانی دەبڕین، پاسەوانەکانی زمانیان دەبڕین لە ناخەوە، بەڵام خوا ئاگای لە نێتی دڵەکانە. لە ناخەوە دەیانگوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قاڕون، مثلە خۆزگە ئەوەی کە قاڕون هەیەی ڕێک وەکو ئەوە هەمان بوویایە. ئەو جلوبەرگا، ئەو هەموو ئەسپی سواریە، ئەو هەموو خزمەتکار و پاسەوانە، ئەو هەموو زێڕ کفتە، ئەو هەموو زێڕی خالیسە کە لە بەردەمیادانراوە، مثلە خۆزگە لەوە هەمویان بوویایە. جۆری دووەم ئەو کەسانە بوون ئوتو العلم، کە گەڕابوونەوە بۆ لای پەیامی خوا. سەیری وشەکانی قورئان کە ئوتو العلم واتە عیلمەکە ئەوە نەبوو بە زانست بەدەستیان هێنابێت، کەلامی خوایان خوێن بۆەوە، لە پێغەمبەرانەوە فێری پەیامی ژیان بۆ بوون، بە زەیان بە عەقڵی ئەو ڕەش و ڕوتەدا دەهاتەوە کە خۆزگایان بە قاڕون دەخواست. پێیان وتن وەی لەکۆم، کورە هاوار بۆ ئێوە، کورە بێ قەزابن، ئەوە کەی خۆزگەیە؟ چونکە ئەوان تێگەیشتبوون ئەمە بەس ڕووکەشە، کوڕە خەڵکینە، ئەم ڕووکەشە یەک دوو ڕۆژێکە بەخوا بەقای نابێ، ئەم کەش و فشەی قاڕون هەتا سەر نابێ. وەیلەکۆم، حتا دوای ئاەتەکان تەواوکە فەخەسەفنا بیه وەبیداریه الأرض، فائی بەکارهێناوە، ئەوەندەی نەبرد، زۆری تێ نەپەڕی، زەمەنەکە کەم بوو بەسەر ئەوەدا کە قاڕون بەهێز و دەسەڵات و سەرمایە دزراوەکەی غەشکردەکەی خوێنی فەقیر و هەژارەکە کە خۆی ڕادەدا بەسەر قەومەکەی خۆیدا و خۆی نیشانی خەڵک دەدا، خوا دەفەرمێ بردمانە ناخی زەویەوە بەخۆی بە سەروەتەکەیەوە. فەخەسەفنا بیه وەبیداریه الأرض، ماڵ و سەروەت و کۆشک و هیچی نەما. جا ئەمڕۆ خەڵکێک دەڵێ خەڵک ناڕوا بە ناخی زەویدا، کاکە بۆی ڕێدەکەوێت، بەڵایەکی بۆ ڕێدەکەوێت، نەخۆشیەک لە بنی دێنێ، لە ناو کۆشکەکەی خۆشیای ئیسراحەتی نییە. چەند کەسی سەرمایەدار هەیە نانی سەر سفرەکەی خۆی لێ حرام بووە، ئەوە هەر چوونە ناو ناخی زەویە، چونکە تۆ هیچن نەماوە. هەیە ئەولادەکانی ماڵەکەی لە ناو دەبن، هەیە دەست دێتە سەری و دەیکوژێ، هەیە پارەکەی بۆ دەخۆن کە بەغاش خۆی کردوتەوە. سەرنجام فەخەسەفنا بیه وەبیداریه الأرض. جا سەیری وردی قورئان کەن، ئەوانەی کە بە ڕووکەش خەڵەتا بوون، زۆرینەی خەڵکەکە ئەوانەی کە تەمەنەو مەکانەه بالئەمس، دوێنێ پێش ڕۆچوونەکەی بە ناخی زەویدا بەخۆی سەروەت و سامان و ماڵەکەیەوە کە ئاواتیان پێدەخواست، تەمەنەو مەکانەه بالئەمس. خوا دەفەرمێ هەر دوێنێ بوو ئەو خەڵکە دەیانگوت خۆزگەمان بە قاڕون، کەچی کاتێک کە لەبەر چاویان لە ناو چوو دەیانگوت لەولا ئەن مەنە الله عەلەینا لەخەسەفە بینا. بەخوا ئەمە فەزڵی خوای گەورە بوو کە ئێمە نەگەیشتین بە قاڕون بە سەرەت و سامانەکەی، ئەینا ئێستا چارەنووسمان وەکو ئەوی لەدەهات. والله فەزڵی خوای گەورە بوو وەرنەگیراین بە حیمایە و پاسەوانی قاڕون، ئەینا ئێستا لەگەڵ ئەوا دەڕۆیشتینە ناخی زەویەوە.
دەرسێکی زۆر گەورە لە سوورەتی ئەلقەسەسدا لە ئایەتی 79 بۆ 82 وەرگرن بۆ ژیان بەڕێزان. دەرسی ئەوەی بەڕووکەش مەخەڵەتێ، کوڕە خۆزگە هیچ کە ئاوات مەخوازێ یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون. لەوانەیە من و تۆ 10 جارمان لە ژیانە 100 جارمان وتبێ هەرچی چاوت پێکەوت ئەو کۆشکەی کە بەلایەتێدا پەڕی خانووەکەی خۆت 100 مەترە هەر لە بغیشت بۆ نەکراوە بلۆکەکانی بەدەرەوەن. کوڕە کاکە سەر بۆ خانوویەک بەرز مەکەوە کە بەس بەردی پێشی خانووەکەی بەقەدەر 5 خانووی وەکو تۆ دەبێت، 10 خانووی ئاوا دەبێ. خۆزگەی پێمەخوازم ماڵە خۆزگە وەکو ئەوەم هەبوویایە. لەوانەیە داهاتووی تۆ خێر بێ و بەهەش بێ، داهاتووی ئەو لە ناخی زەویایە تەخت دەبێ، وێران دەبێ. دووەم دەرسی گەورەی ژیان پێمان دەڵێ زۆر جار ئاواتت خواستووە لە ژیانتدا وتوتە خۆزگە وەکو فڵان کەس فڵان ئەوەم هەبێ، خۆزگایە خوایە فڵان شتم پێ ببەخشی. کاتێک کە خوا نەیداویتێ وەڵڵا جار هەیە ناشکوریت کردو پەنا بەخوا، جار هەیە ناڕەزاییت دەربڕیوە، دڵت تەنگ بووە، فرمێسکت ڕشتووە. بەڵام سەبر بگرە، ئارام بگرە. ڕۆژێک بۆ دەردەکەوێت دەڵێ ئای خوای پەروەردگار ئەگەر فەزلی تۆ نەبوویایە، ڕەحمی تۆ نەبوویایە، وەڵڵاهی ئەو شتەی کە حەزم پێی بوو داوام دەکرد لە تۆ پێت ببەخشیمایە، ئێستا من سەرنجام لە ناوچوون بوو. بۆیە دایمە گەشبین بە، دوعا بکە بۆ حەڵاڵ. ئەگەر نەژبوو والله روج خود آوا دڵی لولا أمن الله علينا لخسف بنا والله ئەوەی کە داوام دەکرد خوایە چەند ساڵ لێت دەپارامەوە بمدەیتێ ئەگەر بدامایە من لە ناو دەچووم. چاولەیە قورئانەکە چەند دەرسی گەورەمان دەداتێ، بۆیە بەڕووکەش مەخەڵەتێ. گرفتی خەڵکی ئەمڕۆ کە دڵ ناڕەحەتە کە سەرەتای وتارەکە عەرزم کردن تابلۆی ژیانی هەر یەکێک لە ئێمە دەبێت نوقسانێکی هەبێ، کەم و کوڕیەکی هەبێ. تابلۆی ژیان بۆ هیچ کەسێکمان تەواو نییە، بۆ ئەوەی ئەو تەواوی کەوا چاوەڕێی دەکەی خۆت هەڵگرە بۆ بەهەشتەکەی خوای پەروەردگار کە لەوێدا هیچ نوقسانێکی هەتای لە ژیانتدا نابینی. با بەڕووکەش نەخەڵەتین، بگەڕێنەوە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش و دەرسی ژیانی لێوەرگرین. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا باشتر لە قورئانەکەت شارە زامانکەی، یا الله باشتر لە قورئانەکەت شارە زامانکەی، وشە بە وشە لەسەری بوەستین و دەرسی ژیانی لێ فێر بین، وشەکانی ببیستین. تو قسمان لەگەڵ دەکەی پەروەردگارە، سوپاست دەکەین ئەوەندە ئەرحەم الراحمینی ئێمەی عەبدی لاوازی زەعیف ئەو قورئانت پێبەخشیوین. یا ڕەبی خوای گوێی لێ بگرین، بیخوێنینەوە وشە بە وشە لەسەری بوەستین، بیکاری پێ بکەین و بیکەین بە بەرنامەی ژیانمان بە شیفای ئەو قورئانە. یا ڕەبی خوای شیفای جەستەی بە ئازارمان بدەی. یا الله هەموو ئەوانی داوای دوعای خێریان لێ کردوین کە لە ماڵی خۆمانەوە کە کردومانە بە مزگەوتێکی بچکۆلە، خوای تا دەرگای ڕەحمەتمان لێ دەکەیتەوە، لە دەستی زاڵمان ڕزگارمان دەکەی و دەچینەوە سەر مینبەری مزگەوت. یا ڕەبی خوای لەم مزگەوتە بچکۆلەی ماڵی خۆمانەوە داوا لێ دەکەم شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی، بە شیفای ئەو قورئانە خوای شیفای جەستەمان بدەی، بە شیفای ئەو قورئانە شیفای نەخۆشە دەرونیەکانمان بدەی. خوای ئەو کەسانی دڵبەخەمن دڵخۆشیان کەی، ئەوانەی لەش بە ئازارن ئازاریان لەسەر لابەری. یا ڕەبی خوای کێشە و گرفتەکانمان بۆ حەلکەی، بێ بەهانا و هاواری هەموو لایەکمانەوە وڵاتمان ئاوەدان کەی، لە شەڕ و ئاژاوە بە دوورمان کەی. آمین 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 والحمد لله رب العالمين.